دووەم بابەت کە بەس تایبەتە بەم وڵاتەی ئێمەوە لە هەموو دنیادا بوونی نییە، ئەویش ئەوەیە ڕێزم هەیە بۆ وشەی پەرلەمان. ئێمە خەڵکتان لەبیرە ساڵی 91 کابرا دایکی باوکی بە کۆڵ دێنا بەزەوەی دەنگی پێ بدە، خەڵک بە پەنجەرە خۆی هەڵدەواسی. من وێنەکانم لەبەر چاو وێنەکان و ئەرشیڤ ماوە، خەڵک لە پەنجەرەکانەوە خۆی دەخستە ژوورە بەس بۆ ئەوەی بەشداری لە دامەزراندنی پەرلەمانی کوردستاندا بکە. ئەوەندە دڵمان بۆ پەرلەمانە خۆشە. پەرلەمانێک بە مەرجێک یەک وشەی تێدا بڕیار نەدرێ و نەدرکێندرێت کە پێچەوانە بە شەریعەتی ئیسلام بێ. پەرلەمانێک ئەگەر نەعوذ بالله کوفری تێدا بکرێ و پێچە بڕگەیەکی تێدا بێت دژی شەریعەت، ئەوە لەلای ئێمە هیچ اعتیبارێکی نییە. بەڵام بەخوا پێمان خۆش بوو حکومەتی خۆمان هەیە، پێمان خۆش بوو کە پەرلەمانی خۆمان هەیە، بەڵام ئەم پەرلەمانە 7 مانگە سوێندی یاساییان خواردووە، دەستیان لەسەر ئەو قورئانە داناوە. سوێند بەخوای پەروەردگار خزمەتی ئەم گەل و نیشتیمانە دەکەم. بەڕێزان، پەرلەمان لە هەر وڵاتێکا کە هەڵدەبژێردرێ، خەڵکەکە لە ڕۆژی سوێند خواردنی پەرلەمانتارەکانەوە چاوەڕێی گۆڕانکاریە لە وڵاتە، چاوەڕێی ژیانی باش بێ. 7 دانە مانگە ئەو پەرلەمانتارانەی ئێمە وەکو کاسکەس دیسان حرمەت و ڕێزم هەیە بۆیان، زۆریان دۆست و برادەر و ناسیاون لە خوشکان و لە برایانیان. مەبەستم تاگ نییە، مەبەستم گشتیە. 7 دانە مانگ ئەمانە مانگی 8 ملیۆن و 9 ملیۆن وەردەگرن. حیمایە کەس و کاریان هەمووی لەگەڵە. ماڵیان چۆتە هەولێر لە گوندی ئیتالی و ئینگلیزی، باشترین ڤێلایان هەیە، باشترین وەنەوشەیان پێیە، دەماچەیان پێیە، لە سلێمانی شوقەیان هەیە، هەموو شتێکیان وەرگرتووە. من وا ئەزانم ئەوان سوێندیان خواردووە تویانە سوێن بەم قورئانە خوایە تۆ شاهید بە ژیانی خۆمان چاک دەکەین، تێر و تەسەل دەکەین، ئەو میلەتە کەیفی خۆیەتی. لە هەموو دنیا وانە، لە هەموو دنیا کە پەرلەمان سوێندی خوارد، ئەو ڕۆژە خەڵک چاوەڕێیە ژیانی بگۆڕێ بەرەو باش. من بۆیە پەنجەم بەرەکە باوی کرد، شاهیدیم بۆ دای کە تۆ نوێنەری من بی. وەڵڵاهی بەڕێزان، ئەگەر ئەو پەرلەمانە کاریگەری خۆی هەبێ و قسەی خێرکە، من پێویست نیم قسانە لە مزگەوتا بۆ تۆ بکەم. بەڵام چونکە نییە، خەڵک دڵی دەتەقێ، هەر مینبەری مزگەوتەکان و هێندێ مەلاماوین، چوار کەلیمەی خێر و دەردەدڵی خۆمان بکەین، بەڵکو وشەیەکی خێریش بگاتە سەر. و بەڵێ لە هەموو دنیادا پەرلەمانەکان ئەوانەی ئۆپۆزیسیۆنن چاوێکیان کردو بە 4 چاو، بەڵکو ئەو حکومەتە خەلەلێکی هەبێ و حەیای بەرن بۆی بڵێ من ساڵی داهاتوو من 4 ساڵەکە دێمە شوێنی تۆ. حکومەتیش لە ترسی چاوی پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن هەر چاوێکی کردووە بە 4 چاو بۆ خزمەت. ئەڵێ من دەیسەلمێنم ئەو بەڵێنانی داوەمە بە میلەتەکە چاک بێ، کەواتە بە حکومەت و بە ئۆپۆزیسیۆنەوە هەمووی لە خزمەتی میلەتایە. لێرە بە حکومەت و بە ئۆپۆزیسیۆنەوە، ئۆپۆزیسیۆنیش ڕێزم هەیە بۆیان، والله دەبوو بیان سەلماندایە، بیان وتایە کاکە ئێمە نوێنەری خەڵکین، 7 دانە مانگە یەک کەلیمەم بۆ ئەو میلەتە کار نەکردووە. وەڵڵاهی موچەکەم ناوێت چونکە پێم حرامە، فێڵ لە میلەتی خۆم ناکەم. جا لە هەمووی عەجایبتر جەنابیشتان ئاگادارن، ئێستا دوای 7 مانگ ماندووبوون واتە کار نەکردن، 2 مانگ پشووی هاوینەشیانە. باشە تۆ یەک قسە نەکردووە، یەک هەڵوێستن نەنواندووە، 7 مانگە بەس پارە لوش دەدەی، بەس خۆت دەوڵەمەندەکەی. وڵا پێویستیمان بە پشوێکی هاوینەشەیە بە خۆمان و ماڵ و منداڵمانەوە لەسەر بودجە لەسەر بێ مەعاشیە سەفەرێکی ئەوروپا بە منداڵەکانمان بکەین. هەر پەرلەمانتارێک لەوانە هەموو ئەوروپا بە منداڵەکانی دەبینێ، منداڵی تۆش ئەگەر ڕێی دووری تا هەولێر و دووهۆک و هەڵەبجە بێ. وێ ئەمە لە حش شوێنێکی ئەم دنیادا بەڕێزان نییە.